إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا من يهده الله فهو المهتد ومن يضلل فلا هادي له أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهامتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەر گیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالی عليه وسلم. خۆشەویستانم، ئێمە ئیماندار وەکو سنەتێک هەموو ڕۆژێکی جومعە سوورەتی کەهف ئەخوێنینەوە. یەکێک لە ئەو داستانە گەورانەی کە لە سوورەتی کەهفە هەیە و هەموو هەفتەیە ئێمە ئەبێت لە پێشچاوی خۆمان بیگرین، بریتە لە بابەتی خەضیر و موسا عەلەیه السەلام. یەکێک لە بینینەکانی ئەم دوو گەورەیە پێکەوە، یەکێکیان لە پلەی ویلایەتێکی زۆر گەورە و یەکیان لە پلەی نبووەتێکی زۆر گەورە، ئەچنە ناو لادەیەکی زۆر چروک و ڕەزیل و زۆر داوای خواردن ئەکەن و نەیاندرێت. کاتێک کە ئەچنە قەراخی ئاوایی دیوارێک کەوتووە و ڕماوە، خەضیر عەلەیه السەلام دەسەکا بە بونیادنانەوەی. موسا عەلەیه السەلام خۆی پێ ناگیرێ، ئەفەرمێ ئەگەر بدویستایە ئەجرێکت لەسەر ئەمە وەرەگرت، بە ئەجرێکە وەرگرتە هیچ نەبووە نانێکیان بە ئێمە ئەدا. ئەفەرمێ نا تۆ نازانی ئەی موسا، نهێنیەکەی بۆ دەرەخە، ئەوەی کە خوا ئیرادەی کردووە بۆچی خەضیر ئەمە جێبەجێ بکە. ئەفەرمێ وأما الجدار فكان لغلامين يتيمين في المدينة وكان تحته كنز لهما. ئەم دیوارە هی دوو مناڵی هەتیوە، باوکیان وەفاتی کردووە، کەنز و زێڕێکی زۆر لە ژێریا هەیە، بەڵام وەکانە ئەبوهما صالحا، باوکیان پیاوێکی صالح بووە. فأراد ربك أن يبلغا أشدهما ويستخرجا كنزهما رحمة من ربك. خوا جل جلاله إرادەی وهایە کە ئەم مناڵانە بکەونە سەر قاچی خۆیان و بێن ئەم دیوارە ڕاستکراوە ببینن، ئەلێرە خەریکی ئەم دیوارە بن و کەنزەکەیان بدۆزنەوە. لەسەر وشەی وەکانە ئەبوهما صالحا، عولەما زۆر قسەیان فەرمووە، مفەسرین زۆر شتی جوانیان فەرمووە. إمام ابن كثير رضا ورحمة خواه لبه أفرمي فيه دليل على أن الرجل الصالح يحفظ في ذريته وتشمل بركة عبادته لهم في الدنيا والآخرة. أفرمي بياوي صالح أم آيات الدليل سرأوي كسي صالح خواناس ديندار ئەم حفظەی کە خوای گەورە ئەیدا بەم کەسە صالحە لەناو وەچەکانیشە ئەبێت، وەچەکانی ئەپارێزێ. ئەو عیبادەتەی کە باوک ئەیکا بەرەکەتێکی ئەوەندە گەورەیە لە ئاخیرەت و لە دنیا لە هەردووکیانە سوود بە مناڵەکانی ئەگەێنێ. زۆرێک ئێمە لە خزمەتی مامۆسایانی بەڕێزا بوون کە باسی سوودی دینداریان کردو بۆ ئاخیرەت. لە ئاخیرەتە ئینسان شەفاعەت بۆ خزم و کەسی ئەکا، شەفاعەت بۆ وەچە و مناڵی ئەکا. وألحقنا بهم ذريتهم، خواجه القرآن أفرمي ذرية كانيان هند جار بهوي الصلاح دايكو باوكانوا بر رحمتي خواكون وبر شفاعتكون ونجاتي أنا به.
ئەوەی کە گرنگە لە خزمەتە باسی کەم ئایا ئەمە ڕاستەوخۆ ئەم مناڵە هەتیوانە ڕاستەوخۆ ئەم سەلاحە هی باوکیان بوو نەخێر هەندێک لە مفەسرین وایان فەرمووە بەڵام ابن كثير أفرمي وكان بينهما وبين الأب الذي حفظ به 7 آباء أفرمي لنيوان أم من الله أم دو من الله لقل باوكيانا كخواي قول القرآن باسي كباوكي راستوخون أبو حوت بشت لسروي أوانا وبيعيك صالح أبو واتت بس تو من الله كان بارزراو نين وچكانت بو خوارا وبارزراو بو الصلاح وخواناسي تو باوك أمر ماندووترین کەس بەتایەتی لەم کات و لەم زەمەنە زۆر حقوقی باوک پێشێل کراوە بەڵام باوک ئەرکێکی زۆر گەورە لەسەر کۆڵ و لەسەر شانێتی بەو خوایە هەندێک جار باوک ئەگەر وەچەی نەبێ لە وەچێ غەم بخوا بڵێ وەچەم نییە بەڵام ئەرکێکی زۆر گەورەی قیامەتی لە کۆڵی کەوت بەڵام باوکی بەڕێز ئەبێت چاک ئەمە بزانی هەموو سەلاحێکی تۆ هەموو خواناسێکی تۆ هەموو دینداریەکی تۆ لە دنیادا مناڵەکانە سوودی لێ وەرەگرن وا نەزانی خوا جەل جەلالوه ئەم مناڵانەی تۆ کە تۆ دینداری ئەەکەی لە دوای تۆ ئیتر بەرەڵا ئەبن کەس نییە سەرپەرشتیان کە ئای چەند بێ باوکەیە زۆر گەورە و جوان و چاک دەرچوو ڕەحمەتی خوا لە پیرەمێرد لوصفي بيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم أفرمي قورتر لما معجزة لما قورتر تشيبه هتيو بأدب علامة جيربه فرم معجزة لما قورتر تشي منالك هتيو لقل أوا بأدب علامة جيرة كبيغمبري خويا صلى الله عليه وآله وسلم ابن عباس رضا رحمة خويا لبي أفرمي حفظ بصلاح أبيهما ولم يذكر لهما صلاح يا ولم يذكر لهما صلاح أفرمي أما لو أجب من الله كان خوشيان صالح بن بلام خواجه لجاو باسي الصالحي من الله كان نكا باسي الصالحي باوكيان أكا باوكيان بياوكي صالح بوا بهوي أو أخواي قورا أم كان زنا يالب فوتيو أي خاتو دسي أم من الله وكو أمانتك بارزراو هندق أفرمون أم كان زا هي باوكيان نبو لمفسرين بەڵام لەژێر ئەم دیوارەی ئەمانە لەوحەیەکی زۆر گران بەها هەبوو هیچ چەند ئومەتان پێش خۆیان ئەلەیە بەجێ مابوو خوا جەل جەلالوه ویستی ئەمە بکاتە ڕزقی ئەم مناڵانە لەبەرەوەی باوکیان ساڵح بوو جا بزانە باوکی بەڕێز هەموو ذیکرێکی تۆ هەموو سەلاحێکی تۆ هەموو خواناسێکی تۆ ئەبێتە بەرەکەتی دنیا بۆ مناڵەکانت باوک سەنتەری فەرمانەکانی خوایە جەل جەلالوه بەو خوایە باوک ئەگەر ژنەکەی نوێژ نەکا لەسەر ئەم ماڵ هەڵە بکا لەسەر ئەم ماڵە لە قیامەتە پەروەردەی ئافرەت لە ماڵی باوکیە لەسەر باوکێتی هاتە ناو ماڵی پیاوە لەسەر پیاوە ئەی مناڵەکانی ئەی وەچەکانی ئەی وەچەی وەچەکانی هەمووی بەگەردنی تۆیە ئەی پیاو ئەبێت چۆن خواناسی خۆت تاعەتی خۆت دینداری خۆت تۆکمەی خۆت بسەلمێنی لە بەردەم ڕەب العالەمینە و فەرمانەکانی ئەو جێبەجێکی بەخوا حەرەکە و سەکەنەی باوک قسەکردن و کردەوەکانی بێدەنگیەکەی هەموو ئەمانە ئەگەر لە سەلاح و دینداریە بێ ئەبێتە سوود بۆ وەچە و مناڵەکانی ئەبێتە خەیر و بەرەکەت بۆ وەچەکانی لەوە ئەچی هەر یەکێک لە ئێمە غەمی ئەومان هەبێ مناڵەکانمان بە تێری بەجێ بێڵێ عومەری کوڕی عەبدولعەزیز عرضیان کرد شتێ بۆ مناڵەکانە بەجێ بێڵە خەلیفەی موسڵمانان بوو فرمووی ما من مؤمن يموت إلا حفظه الله في عقبه وعقب عقبه بخوا هیچ ئیماندارێک نییە کە صادق بێ لەگەڵ خوایەوە بمرێ إلا خوا خۆی پارێزگاری لە وەچەکانی وەچەی وەچەکانیشی ئەکا بۆیە زانایان ئەفەرموون عومەری کوڕی عەبدولعەزیز هیچی بەجێ نەهێشت بۆ مناڵەکانی ابن ئەثیر فەرمێ هەندێک لە پیاوە گەورەکان و توانە ئێمە وەچەکانی عومەری کوڕی عەبدولعەزیزمان بینی بە سەدان ئەسپی چاکچاکیان ئامادە ئەکرد و لە پێناوی خوا بۆ جیهاد ئەیان بەخشی ئەوە نەخوای گەورە ڕزقی زیاد کردن خوا خۆی سەرپەرشتی کارەکەیانەکە بۆیە گەنجی بەڕێز باوکی بەڕێز پیری بەڕێز ئەم ئەرکەی خوا داگا لێبێ بەسەر شانتەوە صالحانی پێش ئێمە باش لەمە تێگەیشت بوون سعیدی کوڕی موسەیەب ئەفەرمێ ئینی لە ئوصەلی فەئەذکوڕ وەلەدی
بەخوا کە نوێژەکەم بیری مناڵەکەم ئەکەوێتەوە فأزيد في صلاتي نوێژەکەم درێژەکەمەوە رجاء أن أحفظ فيه بەشکم خوای گەورە مناڵەکە ئەپارێزە من ئەپارێزە لەناو مناڵەکەیە ئەم وەچەیەکی صالح دەرەچێت. هەندێک لە صالحین فەرمویانە إني لأزيد في صلاتي من أجلك يا ولدي يا ابني کورە کوڕم والله نوێژەکانم کە زۆر ئەکەم لەبەر خاتی تۆ. شەوێک هەستایتەوە بیری مناڵەکانە کەوتەوە عاقبەت چیان لێ و چۆن ئەبن هەستە نوێژکە هەستە ذیکر بخوێنە ببەخشە ئیلا ئەوە ڕنگدانەوە ئەوێ لە وەچەکانتە لە مناڵەکانتە. حتى کافر ئەگەر شتێکی چاکە بکە لە دنیا خوا نایفەوتێنێ. ئەگەر کەسێکی کافر شتێ بکە جا بزانە ئیماندارە بە چەند پلەی گەورە بێ. ئیمامی طەبەرانی و ئیمامی طەبەری لە تەفسیرەکەیە لە معجەمیشە ئیمامی طەبەرانی ڕیوایەتێک نەقڵەکەن لە خزمەتانە نەقڵی ئەەکەم ئەفەرمێ پیاوێکی پیر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم زۆر غەمبار بوو. وتی ئەی خۆشەویست باوکم پیاوێک بوو إن أبي كان يصل الرحم زۆر خەریکی ئەوە بوو دائما سەردانی خزم و کەسوکاری خۆی ئەکرد زۆر پیاوێ باش بوو ويفي بالذمة هەر وعدێکی بدایە باش جێبەجێ ئەکرد و ئێهێنایە دی ويكرم الضيف هەر میوانێکمان باتە زۆر ڕێزی لێ ئەگرت. باوکم ئێستا حاڵی چۆنە ئەم شتانە سوودی لێ وەرەگرێ؟ فەرمووی ئەمە لە پێش ئیسلام بوو یا دوای ئیسلام؟ فەرمووی لە پێش ئیسلام. فەرمووی سوودی لێ وەرناگرێ. پیاوەکە دڵی شکا تۆزە دوور کەوتەوە فەرمووی عەلەیە بالشەیخ ئەو پیاوە پیرم بۆ بانکەنەوە. بانگیان کردەوە خۆشەویستمان فەرمووی إنها لن تنفعه ئەمەی کە کردوویەتی بۆ خۆی سوودی نییە ولكنها تكون في عقبه همو أم پیاوەتیانەی کردوێتی خوا زاڵم نییە لە وەچەکانی هەمووی ڕەنگ ئەداتەوە. ئێوە فلن تخزوا أبدا ولن تذلوا أبدا ولن تفتقروا أبدا. ئێوە مادام وەچەی ئەو پیاوەن مادام ئەم کارە باشانەی هەبووە ئێوە ناکەون سوگ نابن زەلیل نابن فەقیر ناکەون. کەسێکی کافر کردەوەیکی صالح کە خوا بۆی بپارێزێ لە مناڵەکانیە ئەی تۆی موسڵمان ئەبێ خوای گەورە چۆن بۆ بپارێزێ. بۆیە عەزیزانم ئەمڕۆ کاری ئێمە زۆر گەورەیە. کاری ئێمە موسڵمانان زۆر قورسە. تەسەوورکەن باوکێک دە کوڕی خۆی پێ بەخێوە کرد دە کوڕەکە پێکەوە باوکی خۆیان پێ بەخێو ناکرد. ئەمڕۆ هەندێک ڕێکخراوە مێخراواتون وەڵا پیا و سالاری و نازانم هەندێک لەم بابەتانە یانێ حورمەتی گەورە و شەهامەتی گەورەی پیا و بخەن کە خوا بە گەورەی خۆی حورمەتی گەورەی بۆ داناوە. ئەوە سەلاحی باوک و چاکەی باوکێکە ئەوە بە وەچەکانە ئەچێتە خوارەوە نەک وەچەی خۆی بە عەقیبی خۆی ئەچێتە خوارەوە خوا ئەزانێ بۆ چەند پشت. لە هەندێک ڕیوایەتە ئیبن کەثیر باسەکە ئەفەرمێ تا دە پشت ئەڕوا سەلاحی تۆ. ماوە سەعد الکەریم و دەڕیز لە مەواهب الرەحمانە ئەفەرمێ لە شێخانی گەورەی بیارم بیستوە هەتاوەکو سیانزە وەچە بە چاوی خۆیان سەلاحی باو باپیریان بینی و هەستیان پێکردوە دەرکیان پێکردووە لە مێژووی ئەم بنەماڵایە کەسێکی ساڵح بووە دوای سیانزە پشت لە وەچەکەیانە دەرکەوت و ئەم سەلاح و دینداری خوا ناسی. هەموو باوکێک پرۆژەیە هەموو باوکێک ڕێکخراوێکی زۆر گەورەیە بە زمانی ئەمڕۆ بڵێم حیزبێکی زۆر گەورەیە باوک دەوڵەتە باوک. ئێمە دوو خەلیفە و گەورەمان هەیە. خەلیفەی موسڵمانان بە عامەتەن لەگەڵ باوک لە ماڵە. ئەم دوانە خوای گەورە قەداسەتێکی زۆر گەورەی داونەت لەبەر ئەم پیاوەتی و شەهامەتی کە هەیەنە. بۆیە ئێمە هەر یەکێک لە ئێمە ئەبێ خۆی ئیستعدادی وەرگرت بێت لە جەنگێکی زۆر گەورەین. ئەی باوک ئەو کاتێک کە ئەخەوی بزانە ئەرگ بەسەر شانتەوەی ئەو کاتێک بە خەبەری ئەرگ بەسەر شانتەوەی کە بوویتە باوک دەست بەرەڵا نەکەی لە گوناها خۆت بگرەوە لە گوناها جەنگ کە لەگەڵ نەفستا خۆت ڕاگرە زمانت پەروەردەکە. ڕێگای ساڵح بوون بەرەو خواچوون بەس بۆ ئاخرەت نییە بۆ دنیاتە دنیا. چی هێنێ وەچەکەی چاک بێ؟ ئەفەرموون ماڵ بەشێکی بچووکە لە ڕزق گەورەترین ڕزقی ئینسان بریتێ لە وەچەیەکی ساڵح کە خۆی گەورە پێ عەتاک. وە پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام کە داوای وەچە ئەکەن داوای وەچەی ساڵح ئەکەن ڕەبی هەب لی من الصالحین. بۆیە هەر یەکێک لە ئێمە ئەبێ لەم پرۆسە گەورەی کە خوا خسوێتە بەردەستی تۆ سەرۆکی دەوڵەتێکی ئەبێ بزانی چۆن مامەڵە ئەکەی ئەبێ بزانی چۆن لە ماڵی خۆتا مناڵت پەروەردە ئەکەی ئەبێ چەند خۆدمانووکەی لە ڕووی دینداریەوە وا تەسەوور نەکەی هەناسەیەکی تۆ هەیە لە ماڵەکە و حسابی بۆ نەکرد.
هەموو مناڵێک لە سەرەتا پێی وایە باوکی ئازاترینە و دواتر پێی وایە باوکی مەشهورترینە و زەمەنێک یە بەسەریا وازانێ باوکی هیچی نەزانیوە. بەڵام زەمەنی دوای ئەوە زەمەنێک گێتە پێشەوە تەمەناکە ئەم بتوانێ وەکو باوکی مناڵەکانی پەروەردەکە. بۆیە باوک هەموو شتێکی حسابی بۆ ئەکرێت لە ماڵەوە. زۆر کات ئەوترێ باوک پێویستە ڕەفیقی مناڵەکەی بێ، ناوەڵا باوک ئەبێ باوک بێ. زۆر شتی ڕەفیق لە یاد دەکرێ بەڵام شتی باوک لە یاد ناکرێ. ئەو ڕسمانەی کە باوک ئەیکێشێ زۆر گەورەیە لەسەر مناڵەکەی. هەموو حرەکە و سەکەنەیەکی ئەو باوکە حساباتی بۆ کرد لای مناڵەکانەوە. بۆیە باوکی بەڕێز ئەم ئەرکە گەورە تۆ لەم جەنگە گەورای نوێژی سنەتت زیاد کە، دوعات زیاد کە، ذکرت زیاد کە، خواناسیت زیاد کە، صالح بە بەرەو خوا بڕۆ وەچە و ئومەتێک بە دوای تۆ یا بەرەو خوا ئەڕوە. خوای گیان لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە. خوایە ماڵەکانمان تۆکمەکە یا رب العالمین. خوایە صلاح و دینداری و خواناسی لە خۆمان و ماڵ و مناڵمانە دروستکە یا رب العالمین. خوایە داوات لێ ئەەکەین هۆ ئەو کەسەی سپاردە لە دەستی تۆی ئەزایە نابێ. یا ئیلاهی ئیمان و ئەخلاق و ڕەوشتی خۆمان سپاردەی تۆ ئەکەین. هۆ ئیلاهی کە سپاردە لە دەستی تۆ ئەزایە نابێ وا خۆمان و خێزان و وەچەی خۆمان هەمووی سپاردەی تۆ کرد یا رب العالمین. خوایە لەسەر ئیمان بمانژێنە، خوایە لەسەر ئیمان بمان مرێنە، خوایە خۆمان و وەچەمان یا ئیلاهی داوات لێ ئەەکەین لەسەر ڕەحمەت و دینداری و خواناسی یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بمانژێنە و بمان مرێنە. خوایە ئەو مناڵانەی ئەو باوکە بەڕێزانەی مناڵیان نییە خوایە ئەولادی ساڵحیان پێ عەتا کرد. یا ئیلاهی ئەوانەی ئەولادیان هەیە خوایە ئەولادەکانیان ساڵح کە. یا ئیلاهی لەم زەمەنی فتنە گەورەیە کافران و بێدینان ئەیانەیە مناڵەکانمان لە چنگ بسەنن. یا ئیلاهی هانای ضعیفی خۆمان بۆ تۆ بەرزەکەینەوە خوایە مناڵەکانمان پارێزراوکە. خوایە مناڵی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم پارێزراوکە. یا ئیلاهی ئەم میوانانە هاتوونەتە ماڵەکەی تۆ بەخوا پەروەردگارە تۆ کەریمی. ئەم میوانانەی تۆ یا ئیلاهی بەخوا سوژدە نابن تەنها بۆ تۆ نەبێ. یا ئیلاهی خۆت شاهیدی ڕکوع نابن بۆ تۆ نەبێ. بەخوا پەروەردگارە دەستی زەلیل و دوعا بەرز ناکەنەوە بۆ تۆ نەبێ و دەستی زەلیلیان بۆ تۆ بەرز کردوێتەوە دوعا ئەکەن یا ئیلاهی دوعاکانیان قبوڵ کە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. إيمان دار وشويسكا يوجا هرمان فرقوركا إنساني مسلماني أن تاتيو بو أستو تاتيين بو قوري تاتيي بارزنو إنسان كاتيك صالح بونا وچني خواوش رازقو بونا نقوش بارزريان وچكيشو همساكيش بارزرياني. محمد كوري منكدير فرماو إن الله لا يحفظ بالرجل الصالح ولده وولد ولده. خوابه بيو صالحيو زارولكيشو زارولش قلت بارزنو والدويرات التي حوله خوابه ايو آيانك إني دورو برشنا آيشاش بارزنو فما يزالون في حفظ الله في حفظ من الله والستر بردوام آيان همساكيتش يعني كسي صالح بركتها بيسر زميني نقوش وزارولكيش دنيانا خوا جل جلاله جنگ و مشاكل و مصيبت و فتنكا ويشو همسايكاتش بارزنو ستر خواي مجيوم بالشارع شارو شاوة حفظ شاكرو. وهبي كريم منبه فرماو إن الله تعالى لا يحفظ بالعبد الصالح القبيل من الناس. خوا جل جلاله بو يكسي صالحيو قومي وبارزنو قليا وبارزنو. فكري وأهل تصوفي هن ما تسروا زميني بالصالحة مردان يقصفر تماما. فعلا أجر خلقي صالح سروا زميني ونمنو جيان سروا زميني وممنو خواناز نمنو جيان ممنو
بەگرد و جۆرەکە خواناسی و دینداری و حەکیمەکی فەرماوانشە ئەگەر کەسێوە صالح بی و جلێ پاکی و جوانە و ئادابی جوانی ئیسلامیش وەرگێرتە بوو تأدب بأدبه وصلح لصلاحه جميع أهله فەرماوانشە ئی ئەدەبە تەنها وێشەنە مەمەنەوە گرد و عائلەکەش ئی ئەدەبە و ئاوی وەرگێرە ئی صلاح و خواناسی و ئاوی چێوەشەنە وەرگێرە کەسی صالح بسە وەرەتاوی چانەن چەند کەسێ پا دەوروبەرە بە جەڕۆشنایش سوود وەرگێرە وەزارۆڵەکەش گر شۆنیش گنا و چەم ژوانەکەرا ڕۆی جەڕوە ئیمامی بوخاری ڕەزا و ڕەحمەت و خوا ژوانە بوو گردمە نایەمە ژنێن و هەتا ئەرۆ ذیکر و خەیریش کرد ویرکەرەوە کەسێەوە ئەنە ساڵێ مەردە بۆ یەک ئومەت باسش کەرۆنە و نامش بەرەوە بەخێر ملیارێ کەسێ نامش بەرە هۆکار و ئینەشە چێژ بێ فەرماوە تاتەش سەرەمەرگەنە فەرماواش لا أعلم من مالي درهما من حرام بخوا يك إيمال وسر ساماني كانم درهم حرام جنياتن ولا درهما من شبهة يك درهم جنياتن الشبهة جسربو نك حرام بو ورو أني صلاح أو تاتي فرت أسيرشن بيبرورد وزار الله كر إما جاءرون جاء كاتي فرتر جرك ما نزال لك ما صالح تربا خاص تربا شيء جنگ وكافره هجوم شاكنا سر أمة إسلامي گەرەک مانە وربێزمێوە بە صلاح و تۆ بە خواناسی تۆی تاتەی بەڕێز خوا بەرەکی خەریمەوە نەکەرەوە جیلێ تازە و جوان مێوەرەوە کە گر صلاح و دیندار و خواناسێ بە وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها اللهم لا تدع لنا في مقامنا هذا ذنبا إلا غفرته ولا عيبا إلا سترت ولا حاجة من حوائج الدنيا إلا قضيتها ولا مريضا إلا شفيته ولا عاصيا إلا هديته ولا شابا إلا أصلحته ولا أسيرا إلا فرجته ولا مجاهدا في سبيلك إلا نصرته آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمكم